من دعایەکە کەم تۆ بڵێ ئامین. لعنەتی خوا لەو کەسەیکەوە، نەفرەتی خوا لەو کەسەیکەوە سەبەبی قەیرانە کە ئەو خەڵکەی برسی کردووە، کە ئەو خەڵکەی زەلیل کردووە، کە ئەم وڵاتەی بەرەو ئەو ئاقارە ناڕەحەت و دژوارە بردووە. لعنەتی خوای لێ بێ ئەگەر من بم. دەتۆش بڵێ لعنەتی خوای لێ بێ ئەگەر هەر کەسێ بێ. ماسا کامەران کاتم یا پێ دەبڵێ لعنەتی خوای لێ بێ خوا لەگەڵ فیرعەون حەشریکە. دەبڵێ لعنەتی خوای لێ بێ خوا لەگەڵ فیرعەون حەشریکە. ئەوەی سەبەبی ئەم قەیرانەیە. لەو کەس دەبێژم ئەم لعنەتە التي خناكي حتى تجيب لعنة تجيناكم. تو أولي الله لعن الله من نحن سببي تو سببوي. ما شبلي كاكا بيمبلي كاكا أجر من سببهم كاكا تو أجر سبب ما مصر. اللهم اهدي قومي ما مصر لا يعلمون. ما مصر.